کۆمسیۆنی بەڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق گۆڕانکاری لە پۆستە ئیداریەکانی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنەکەدا دەکات. گۆڕانکاری لە 10 پۆستی ئیداری ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عێراق بەپێی بڕیارێکی کۆمسیۆن کراوە هەردوو لایەنی عەرەبی و تورکمانی لە کەرکووک دژ بۆ گۆڕانکاریە ڕادەوەستن. تووشی شۆک هاتوین وەکو هەردوو پێکهاتەی عەرەب و تورکمان لە کەرکووک لە بەرامبەر چەند گۆڕانکاریەکی ئیداری لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە کراوە. ئەم گۆڕانکاریانە مەترسیەکانی ئێمە زیاتر دەکات لە بەرامبەر چارەنووسی ئەو هەڵبژاردنەی کە بڕیارە ئەم ساڵ بکرێت. گومانی ئێمەش لەسەر نووسینگەی نیشتیمانی کۆمسیۆن زیاد دەکات بەهۆی ئەوەی بەویستی حزبی و نەتەوەیی کار دەکات و دەستی شاراوەی لە پشتەوەیە بۆ کەرکووک کە لە بەرژەوەندی پێکهاتەی کورد ئەنجامی دەدات و داوای هەڵۆشانەوەی ئەو گۆڕانکاریانە دەکەین. لێپرسەی هەڵبژاردنەکانی یەکێتی لە کەرکووک دەڵێت کۆمسیۆن لایەنی پەیوەنددارە لە گۆڕانکاریەکان و وەکو کورد پابەندی گۆڕانکاریەکانین. من پێم سەیرە لایەنی عەرەبی و تورکمانی مفۆڵیە و یان مەجلیسی قوڵاتی مەکتەبی وەتەنی مفۆڵی تاوانبارەکەن لە کاتێک ئەو مەجلیسە مەجلیسێکی زۆر میهەنیە بە کاری باشی کردووە و خۆشیان قازین لە ئەسڵا بەلەبەرەوە لام سەیرە لە کاتێکە ئێمەی کورد لە کەرکووک بە هیچ شێوەیەک دەسەڵاتی نە ئیداریمان هەیە نە سیاسیمان هەیە نە ئەمنیشمان لایە هەمووی بەدەستی تورکمان و عەرەبەوەیە بە تایبەتی عەرەبی سوننە لەم شار دەوریشیەوە و تورکمانیشی عەش وەکو هێزی چەکداری هەیە لەم شار دەوری خۆی بینێت کەواتە هەر تاوانبارکردنیی پێشوەختەی کۆمیسیۆن وەلانی کەش بە لەگەڵ کۆمیسیۆنە پێم وایە ئیتیهامێکی لە جێ خۆی نییە باتڵە. بەپێی بڕیارێکی کۆمسیۆنی بەڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق گۆڕانکاری لە 10 پۆستی سەر بە ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنەکەدا کراوە ئەنجومەنی عەرەبی و بەرەی تورکمانی لە کەرکووک ئەو گۆڕانکاریە بە پەراوێزخستنی پێکهاتەی عەرەب و تورکمان لە قەڵەم دەدەن لە کاتێکدا ڕەساوی مافی هەموو پێکهاتەکان لەو گۆڕانکاریەدا کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.